بەڕاستی بۆی وەڵامی ئەوان دەمەوە کە هیوادارم جارێک کە پەرلەمانتاری بێ ئاگایان یا هەر خەڵکێکیان لە خۆ قسە نەکانی لاف و گەزاف بەسەر خەڵکیمە لێ بدا لەکات دەکەمە زوڵمان لێکراوە غەدرمان لێکراوە. یەکەم ئەوە شریتی کۆمیسیۆنە بۆی کە هەموو لا بیزانن کە لە جیهازەکەی کۆمیسیۆن وەرگیراوە. کۆمیسیۆن بۆ خۆشی داوێتە کاندیدەکان ئەوە 700 دانێ بەس یەو بازنەی وەرن تەماشاکەن دوای حەز دەکەن بۆ خۆتان بێن یەک تەماشایانکەن ئەوە لە بەردەستی ئێوەیە تەبان ئی خۆشیانە بەڕاستی ئێمە نییە بزانن ئەو جیهازانە کە کاتی خۆی قرار بوو سەعات 6 بخرێ سەر تاسەری عێراق ئۆتۆماتیکی بزانن یەک جیهازیان سەعات 6 کراوە سەعات 6 و نیو 7 و نیو 8 و نیو نۆشی تێدایە تا سەعات 9 ئەم جیهازە ئیشی کردووە چی کردووە حەز دەکەم بیزانن ئەم پرسیارم هەیە بەڕاستی یعنی پێم خۆشە بزانی داخۆ ینی لەم وێزگانە کە یەک وێزگە کە 883 وێزگەی لەو بازنە ئێمە هیچی سەعات 6 نەخراوە با بۆمان ڕوونکەن و بزانین ئەم لەم 2 سەعات 3 سەعاتی چی کراوە. دوو ئەوە میمۆریە میمۆری کۆمیسیۆنە ئێمە داوامان نەکردو بەڕاستی کابرایەک بۆ هێناوی زانی چی تێدایەوە ئەوە لە محکەمە کاتی خۆکە بێتە پێشە داوامان لێ بکەن کە ئەمە داواشمان کردو بەڕاستی لە محکمەی فیدرالی عێراقش داوامان کردووە ئەوە جیهازەکەی خۆیانە کاتێک کە بەراورد پێ دەکرێت لە وێزگەکان کە دەنگ دەژمێردرێتەوە بە ئەوەی کە ئەم میمۆریە هەیە لەگەڵ ئەو فۆرمانێک کە خەڵک دەنجی داوە بەراوردی پێ دەکەن فۆرم چل فۆرمە بەڵام میمۆری 38 دەخوێنێتەوە تەماشا دەکەن تەنها 2 دەنجی من ناخوێنێتەوە گوتبی کاکە بۆ ئەوە گوتبی ناوە مشکلە نییەوە کێشەی ڕەگەن تەکنیبی هیچ نییە ناقی ناکە دەنجی هەمانی خوێنێتەوە بەس بۆ ئەوی ناخوێنێتەوە زانی یعنی چی یعنی بەرنامەکردن و مبەرمەزکردن بە ناقیس دوو هەمووی ئەگەر یەکانی دیکە نەخوێن باوە دەمانگوت لەوانەیە کێشەیەکی فەنی ئەوانە هەبێ لە جیهازەکە ئەمە دوو سێ ئەمە دەنجی بەرپرسانی کۆمیسیۆنی باڵای عێراقی ئێستا بۆ لەتان لێ دەدەم لە وێزگەکانی هەولێر لە بنکەکانی هەولێر کە خوان ئیشرافیان کردووە بزان دەڵێسی جماعة كلكم مراكز تسجيل المنسقين اي واحد يتاخر تسليم الفلاش تسليم المواد مالته اي شغله يتاخر التقرير راح يتاخر علينا اي شيء الكل يتحاسبون والكل مجال تحقيقيه وبعد انتم كيفكم انتم بعد شو تفكروا ما يفكروا بيها يلا 10 دقائق من هسه بشرفي لو اجي لك كل عقوبات الكل عقوبات بشرفي بعرضي المركز اللي تاخر معاه في الار تي اس واجا قبل هسه للمخزن بالقران لا ننهي عقودهم والله العظيم انهي عقودهم وخلي يتذكرون هاي الحكايه. جميع المراكز تسجيل المنسقين الجماعه كلهم اي كياس موجود يريد يستلم نتائج يستلم نتائجه هاي الاشرطه تعطوه اياه ما اريد اي تاخير الفلاشات لازم تسلم للمركز اي واحد ما يسلم يحال مجلس تحقيق. ئەوە دەنجی بەرپرسانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراقەوە باسی دەکە ئەو مەرکەزانەی کە دەڵێ بەدەقیق دەڵێ 15 مەرکەز 15 بنکردنا هەولێر فلاشیان تەسلیم نەکردووە لە کاتی خۆی دای ناخن و تەقریریشان پێشکەش نەکردووە دەڵێ هەمووشان دەمە لیژنەی تحقیق و ئاوا بەسەرتانەوە ناسێ ئەوە بەرپرسی کۆمیسیۆنی عێراقی و ناوەکەش ئەوە دیارە تەبان دەنگەکەشی دیارە و خەڵک دەتوانن بۆ خەم تابع بکەن. چوارەم لەلایەن کۆمیسیۆنی باڵای عێراقەوە 3400 پەنجەمۆری چەند بارە هەیە یعنی یەک کەس پەنجەمۆرەکەی دووبارە بەتەوە 2000 3000 10000 100,000 دووبارە بەتەوە لێرە دەنگی داوە لەوێ دەنگی داوە لەوە دەنگی داوە یەک پەنجەمۆرە یەک کەسە 3400 کەس دەزانم 3400 کەسی چەند کەس لە هەولێرەیە ئەوەی کە بە ئێمە گەیشتوە پێی زانیاری 2400 کەس لێرانە دەرچووە لێرەیە ئەوەی کە پەنجەمۆری دووبارەیە